عادی پاشو کشێ بکەن. ئێمە ڕێکخراوی IOM ئەمساڵ لە ناو هەڵەبجە ئیشەکەین و هەر ئەمساڵیش چەند ساڵێکە ژەر ئیشمان کردووە. ڕێکخراوی IOM بۆ کۆچی نێودەوڵەتی سەر بە ئاژانسی نەتەوەی گرتووەکانە چەندین پرۆژەمان جێبەجێ کردووە. یەکێ لە گرنگترین پرۆژەکان دانانی دروستکردنی کارگەی دروستکردنی ئۆکسجینە بۆ خەستخانەی وەفا و خەستخانەیەکی باران کە زیاتر جەخت لەسەر دابینکردنی ئۆکسجین بۆ نەخۆشیەکانی کۆرۆنا دەکرێت کە ئەمساڵ بە پێی ئەو لێدوانانەوە ئەو کۆبوونەوانی کە کردومانە زۆرترین پێداویستی لە ناو هەڵەبجەیە بریتی بۆ لە تەندروستی کە پلە یەکەمی بەدەستهێناوە کە ئیشی تیا بکەین. چەند پرۆژەی کەشمان جێبەجێ کردووە وەک پرۆژەی دروستکردنی بینای قەستەرە بۆ هەڵەبجە کەوێتە لای نەخۆشخانەی وەفاوە. و هەروەها پرۆژێکی ترمان لە جێبەجێکردنە ئەویش لە ئاوالەتدا 15 ڕۆژێکی ترە ئەگاتە خەستخانەی وەفاویش دابینکردنی جیهازی هەناسەدانی دەستکردە بۆ خەستەخانەی وەفا. چەند پرۆژێکی تریشمان بەردەوامە لە بواری جێبەجێکردن وەک پرۆژەی کشت و کاڵی، پرۆژەی ئاودێری، پرۆژەی دروستکردنی تازەکردنەوەی سنتەری ئۆتیزم کە تایبەتە بە نەخۆشانی ئۆتیزم هیچ سنتەرێکیان نییە بۆ چالاکیەکانیان. ئێمە هەوڵین ئەو سنتەریان بۆ دروستکەین و پرۆژەکانمان بەردەوامە هیوادارین لە داهاتووشا پرۆژەی تر بکەین. زۆر سپاسی ڕێکخراوی ئایۆمەکەم کە ئەمڕۆ لە کارێکی شاکار و کارێکی جوان لە ناو نەخۆشخانەی بەرکەوتووانچە کیمیایی پرۆژەیەکی زۆر گرنگ بۆ چینێکی زۆر گرنگ کە جێی ئەهمیەتی ئێمەیە وەکو حکوومەتی خۆجێیی هەڵەبجە وەکو نەخۆشخانەی بەرکەوتووانچە کیمیایی و بەڕێبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە کە ئەویش چینی بەرکەوتووانچە کیمیاویە. خۆتان نەزانن نزیکەی 2500 بەرکەوتەی چەکی کیمیایی لە ئێستادا بەهۆی ماکە درێژخایەنەکانی بەرکەوتن بە چەکی کیمیاییەوە دەناڵێنن. ئەگەر لە ڕۆژێکدا 15 ساعت زیاتر کەمتر ئۆکسجینیان ناوێت بە معنایەوەی کە یەکێکە لە کارکتەرە گرنگەکان لە ژیانی ڕۆژانی ئەم بەرکەوتوانە کە وەکو چۆن پێویستیان بە خۆراکە، چۆن پێویستیان بە ئاوە و هاش پێویستیان بە ئامێرێکە هەموو کات هەوایی ژوورەکەیان بۆ خاوێن بکاتەوە تا بگاتە ئاستێک کە پێویستی لەشیان و مێشکیان جێبەجێ بکە. من زۆر بەداخم کە لە نەخۆشخانەیەکە ئەم پرۆژەیەکەینەوە کە تا ئێستا ئیستیلام نەکراوە، تا ئێستا ئینجازی کۆتاییمان بۆ نەنووسیوە، بەڵام ئێمە ئەبێ کاروانی خزمەتمان بەردەوام بێ، دەستەوەستان نەوەستین لەوەی کە ئەزمەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە ڕێگر لە وها پرۆژەیەکی گرنگ کە نەخۆشخانەی بەرکەوتووانچی کیمیاویە